یەکەم دوو خوێندکار دەست بەسەر کراون تا ئێستا شارنووسیان نادیارە ئەوە ڕێز لە ئەو دوو خوێندکارە ئەگرین و ئاوکارین بە زووترین کات چارەنووسیەوانیش دیاری بکرێت و هەروەها پیرۆزبایی لە هەموو لایەکەین بە بۆنەی ئازادبوونی دوو شاری کوردی لە ڕۆژاوای کوردستان لەم ڕۆژانە لەلایەن هێزە کوردەکان و خەڵکی ئەو شارانەوە. دیسانەوە بەخێر بێن وادای لێبوردن لەبەر دواکەوتنی کۆڕەکە. تاواکەم لە ڕۆژنامەنووس و ڕۆشنبیری شاری سلێمانی کاکاسۆ سەردی ئەگەر بێن و بابەتێکی کورت پێشکەش بکەن. ئەم کاتتان باش. خۆشحاڵم کە لەم کۆبوونەوەیە کە تایبەتە بە پشتیوانیکردن لە زیندانی خۆڕاگر و چالاکوانی مافی مرۆڤ و ئازادی محەممەد سدیقی کەبودوەند و هاوڕێکانی بەشدارم. لە ڕاستیە من وا نەهات بووم کە قسە بکەم چونکە بەڕێکەوت زانیم کە ئەم کۆڕە هەیە بە ڕێزێک لە فەیسبوکەوە مەسیجێکی بۆ ناردبووم پێم خۆش بوو بەشداری بکەم. ئەوەی دێرە ئامەوێ بڵێم بەڕاستی من سەرسامیم دەرەبڕم بەرامبەر بە تێکۆشەرێکی خۆڕاگری وەکو محەممەد سدیقی کەبودوەند کە ئازایانە لە ناو جەرگەی دەسەڵاتی کۆنەپارێزی جمهوری ئیسلامیە لە ناو زیندانە بەڕووی ئەو هەموو گوشار و ناڕەحەتی و ئەشکەنجەیە بێتەوە و ئاوا خۆڕاگرانە مان لە خواردنەگرێ و بەم خەبات و تێکۆشانەوەی دەنگدانەوەیەکی جیهانی بۆ تێکۆشانی کورد لە ئێران و مرۆڤ ئازادی خوازەکانی ئێران بە گشتی دروست دەکات. خۆشبەختانە ئێمە لە سەردەمێکە ژین کە هیچ کەسێ ناتوانێت دەنگەکان کە بکات، هیچ کەسێ ناتوانێت دەرگاکان بە تەواوی قایم کات و لە هەموو لەوانەش گرنگتر ئێمە لە سەردەمێکە ژین کە سەردەمی ڕوخانی دیکتاتۆرەکانە، سەردەمی ڕوخانی حکومە شمولی تۆتالیتارەکانە. هەمووتان وەک من ئاگاداری ئەو گۆڕانکاری و پێشاتە تازانن کە لە وڵاتی سووریا و لە کوردستانی ڕۆژاوایە ڕوئەدەن و هەمووشتان زۆر باش دەزانن کە سووریا هاوپەیمانێکی استراتیژی کۆماری ئیسلامی ئێرانە. لەبەرەوە بە دڵنیاییەوە هەرسهێنانی ڕژێمی سووریا کە زۆر نزیکە تەسیر و کاریگەریەکی ئێژگار گەورەی لەسەر بارودۆخی ئێران ئەبێت و هەمومان هیوادارین کە ئەو ڕۆژە زوو بێت کە کەبودوەند و هاوڵەکانی و خەڵکە گەلانی ئێران و بە تایبەتی گەلی کورد لە کوردستانی ئێرانە بە ئازادی خۆیان شاد بن و لەم ڕژێمە دیکتاتۆرە کۆنە پارێزانە ڕزگاریان بێت و بە هەموو لایەکمان بە دڵنیاییەوە پشتیوانی لە هەموو ئازادی خوازێکەکەین لە هەر بەشێکی کوردستان و لە هەر شوێنێکی جیهانە بێت. زۆر زۆر خۆشحاڵ بووم بۆی کە ئامادە بووم لێرە. زۆر زۆر سوپاسدانەکەم. سپاس بۆ کاکاسۆ سەردی بۆ تێبینیەکانی. داواکەم لە کاک بەهمەنی تووتونچی لەسەر دۆخی مافی مرۆڤ لە کوردستانی ڕۆژهەڵات و کەیسی بەڕێزکەوتن بکاری پێشوش. ژیان بێ ئازادی نابێ، هەر بم بۆنە مرۆڤ بە ئینسان مەحکوم بە ئازادیە. میسڵام هەیە بۆ هەموو عەزیزان. دڵخۆشی خۆم دەرەبڕم بۆ ڕزگاربوونی دوو شاری کوردستان لە ڕۆژاوا بە هیوای ڕزگاربوونی کوردستانی باکوور و ڕۆژهەڵات. لە ئێرانە ئەوڵین تاهەجومێکی کرا لەسەر ڕۆژنامەوانان و وێبنگاران و وەکێڵان بوو. ئێمە بینین ڕۆژنامەنگارانی زۆرێکن لە ئێرانە دەستگیر کراون فقط بە خاطرە ئازادی ئەندیشەوە قەڵەمیان، فقط بە خاطرەوە حازر نین کۆڵ بن، فقط بە خاطرەوە گەرێکیان ژیانێکی ئازاد هەڵبژێرن. هەموویان لە سجنن. ئەس جومڵاتانم هەر لەم بەرنامەوەکی کۆڵمان کردووە کاکەستێق کەبودوەن بەئیزن خۆتان یادی کیشکەین لە کاکە عەدنانە هەسەنپوور. کاکە عەدنانیش ماوەی 6-7 ساڵە لە زیندانە، ئەویش هیچ نەو مەرەخەسیکی پێ نەداگا. من لێرە مەبادا فەرامۆشکەم ئاماژەی گرنگم هەیە کە بیکەم.
بەڕاستی کاکەستێق ماوەی بوو بێدەنگیک بوو بەڵام ئێوە ئازیزان و تەواوی و ئازیزانەوە لە تەواوی نقاتی دنیا هەنکارێکیان کردیەکە من هیچ جێگای قسەم نییە بەڵام مەبەستی من ئەمەیە ئەگە بتانین لە جێگای خۆی هەموو کاتێ ئێمە پشتیوانیمانە ئێدامە بین زۆر باشە ئەس جملە کاکادنان هەسەنپور هەیە ئەس جملە مەرگی دۆستە عەزیزمان ئەخبارێکی گەیەسە من ئەوێن ژیانی نەماوە ڕۆژنامەوان ئەفەند کە من بەڕاستی پێم خۆشە حتمما لەسەر ئەوی شەهرەم کەمپێنە ئەدامە پێەکە لە ئێرانە حملە کرا بە وێبنەگارەکان ئەجملە بەرجستەیەوانە ژیلا بەنی یعقوبە حسێنی درەخشانە کە بە 19 ساڵ و نیم بەڕاستی زیندان کرا سجن کرا فقط بە خاتریشی فقط بە خاتی تاخرێزی سەیت لە کام کۆمەڵگای دنیا ئێوە شتواتانە دیوە ئینسانێ بە خاترێ دروستکردنی سایت 19 ساڵ و نیم پێ زیندان دەرگی بۆچی بە خاتر چی ئایا ئیمکانی هەیە بەڕاستی ئایا ئیمکانی هەیە کە واخان وەکێڵگەلی کە گەرەکیانە لە مۆکەلەکانیان لە زیندانیەکان دفاعکەن سجن کردن هەر وەکو بەڕێز نەسرین ستوودە کە وەکێڵی کاکەستە کە بودوەندیش بوو هەر وەکو نەرگسە محەممەدی کە بەڕاستی ئەویش وەزئی زۆر زۆر نالەبارە بە چه جورمی کۆمانە گیراون و فرێک لە ڕۆژنامەوانان لە کوردستانە ببورین کە من ناتانم ئاماژە بکەم چون کات کەمە ئەگە بیت و من ئامار بدەم بەڕاستی تا ئێوارەیەکی ئامارتان پێ بدەم ئەمانە هەموویان فقط بە خاتر ئازادی قەڵەم و ئەندیشە و بیرروڕایانە ئەگەر ئیمکانی هەیە کەسێ بتانی واقعەن ئازادانە بژی ئازادانە قسەکە سجن کردی بەڵێ ئیساگە واقعەن کەسێک قەڵەم لێدا لە سەر وەزئی مەسئولانی نظام خەریکە باسێکا وان پیان ناخۆشە کەسێکی سای تەڕخرێزیکا بۆ ئیشی سجن کردی بەرحاڵ ئەم ئەزیزانە ئێمە یادیان دێکەین ئەگەر چە زۆربەی ئەو ئۆپۆزیسیۆنی فارس بەڕاستی لەسەر مەسلەیە کە بودوێن لە ئەوڵە و کەم لوتفیان کرد بەڵام ئێمە و کارە ناکەین یەکی لە مەسایەگەلی بازم نەخسی خۆخ بەشەر دوای ئەوە کە زیندانیەکان بوو کە لە ساڵ 2010 و 2011 ئێران بە ئەنوان کشوەرێک کە ڕۆژنامەوانان سجنەکان ناسرا بەحسێکی هاتە مەیدان کە مەسئولین نظام دوای فکریان کردو کە ئەم هەموو کێشەی ڕۆژنامەنگاران و وێبنگارانە چییە هاتن چیان کرد هاتن مەسئلەیە گوگل شەبەکەی ئینتەرنێتی فەیسبوک تویتریان قەدەغە کرد بەڵام غافڵەوە کە جوانگەلی ئێران بە تایبەت جوانگەلی کوردستان زۆر 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 لەوان زیرەکتر ئەوانش هاتن ئانتیتزی ئەو شتیانە دانا سپای پاسداران تیمێکی سایبری دانا کەف بە دوای ئەوە کە بەڕاستی شناسایی کات زۆربەی کەسانی شناسایی کرد بەڵام دروست ئانتیتزیەوە قەزیە جوانە بەهێزەکانمان هاتن دروست زدی ئەو پایگای ئینتەرنێتیەوانە دەخێخە ناوی نییە پایگای سەبزی ئینتەرنێتی ئەوانیش دەسترسیان پێیا کرد بە زۆربەی لە ئەتڵاعات گەل ئەوان عکس زۆربەی لە مەسئولانی نظامیان دابان سایتەکان معرفی کران ئەمەیانە زۆر پێ ناخۆش بوو بەڵام فقط یەک کێشە لێرا بوو ئەویشە بوو کە ئاستەنگی و گوشار و ئەزیەت و ئەشکەنجە زۆر زۆر زۆرترە بوو و نمونەیەشی ئەبینین هەر کەسێک یەک تۆز دەنگی بڵاو کاتەوە ئەگیگەی تو شکنجا کردی جمهوری ئیسلامی بەم جۆرە بە ئارامش نەگەی و دەستبەردار نەبوو نظامی حکوومەتی ئیسلامی حتا دەسەسیی پێیا کرد بە مەسیحیگەل کەشی شکل ڕوشت بۆ ناو کلیسای شخصی کلیساگەلێکی شخصیە شخص گەرێکە کەسێک مرۆڤ گەرێکە لە تە خوای خۆی ڕازونیاسکە حتا نەیانتانی بەم کەسانە ڕەحمیان نەکرد مەگەر ئەبێ بەڕاستی ئێمە خۆ لە سەدی ئیسلام هەمانە گەورەگەل ئیسلام مەگەر وە بەرخوردیان کردووە من بەڕاستی خۆم مامەوە ئەمە چه ئیدۆلۆژیکە ئیسلامە مەسیحە یەهودە ئۆمانیستە مەگەر کردی ئینسانێک بە جورمی بیرروڕا و بە باوەڕی بە دینێتە تۆ ئەشکەنجێکەی حتا حکمە ئەعدامی کیشیشی دریای یوسفێ نادرخانیە گەیشتوانەکە چۆن کێ بەرپرسیارە نەتەوەکان لەکوێن سازمانگەل مافی مرۆڤ و خۆخ بەشە لە دنیا سەبارەت بەم شتە چی ئەڵێن چیان کردگە نسبەت بە ئێران ئایا فقط ئەوە کە بڕن لە سازمان ملل بەیانیە خوێنەوە کارسازە
ئەم هەموو گوشار و ئەشکەنجە و ئەزیەتە کێتانی قبولیکە من هەمیشە لە مەحفەلی دۆستانم وتومە پێم خۆشە بۆ ئەوەڵجار لە کوبوونەیە وا لە خاوخانی کولتوری شاورێم یەکێ لەو ئازیزانە کە بۆ من گرینگە لە ڕووی هەستی نلسۆن ماندێلاس مەسهەری مقاومەت و شجاعەتە نلسۆن ماندێلا 27 ساڵ لە زیندانە و سجن کرا هەمومان دەزانی بە تواو ئێش و ئازارەکانی کە شاید بەڕاستی ئەمەش دەرکی نەکەین فامی نەکەین بەڵام بەڕاستی نلسۆن ماندێلا 29 ڕۆژ 27 ڕۆژ ناتانێ لە ئێرانە ژیان کە نەوەکو مێمان وەکو مرۆڤێکی لێنا ئازادانە گەرێکی ژیان کات یەکی لە گرنگترین مەسایلگەری کە بازم هەیە بۆ نەخسی خۆخی بەشەری ئێران کە بەڕاستی لە ساڵی 2010 ئێران بە عنوانی ئەوەڵین کشوەرە علاوە بەرەوە کە بە عنوانی دوشمەنی ئینتەرنێت معرفی کرا بە عنوانی کشوەری معرفی کرا کە جوانگەلی تەمەنخوارە ژێر 18 ساڵ ئێدامەکات لە کوێنەی وڵاتێک لە ڕووی ئەم سەرزەمینە ئێوە بەڕاستی ئەناسن کە ئینسانێک تەمەنخوار 16 ساڵ ئێدام کرێت کێ جواب بداتەوە سازمانگەل مافی مرۆڤ خۆ بەشە سازمان ملل ئەف بین الملل من سپاسیان دەکەم بەڕاستی ئێرە و دابڕیشیانە ئەو ئێلامەگەلیانەوە هەموو پشگیریشانە من سپاسیان دەکەم بەڵام لە ئەمەلاوێنی هیچ شتێک کارساز نییە ئێدامگەل دەسە جەمعی کوشتنە ژنەکان سەنگسار ئەگەرە بێ لە قەرنی ئیم ڕۆژە ژنێک سەنگسار کردی بەهۆی چۆ بەهۆی ئەوە کە پەیوەندی لەگەڵ پیاگێتر بووگە بەڕاستی نەنگینگترین و دڵتەزێنترین بەرخۆردی جمهوری ئیسلامی لەم بۆدەوە ئەزانی چییە کاتێکی واقعان ئەو کەسەوە داداشور پاڵوانەکەی ئێرانی کوشت ئێران ڕیکلامی کرد تەبلیغی کرد بۆ خەڵک بێن تواشاکەن من خۆم دڵتەزێنم ئایسەوە خانم شتێژ مەگەر ئیمکانی هەیە واقعان ملەتێ بێ حکوومەتێ بێ لە ملەتەکەی داوەت کات ریکلامی بکات تەبلیغی بکات لە شەبەکەی سیما ئەی ملت بێن داداشور ئێمە ئێدامەکەین بێتعرف لێرە پێتان بڵم بە تووە و حرمەت و احترامی بۆ تووە و ئازادی خاگەل و ڕۆناک بیرگەلە لە ڕۆژهەڵاتە هێمە ئەبێ قبولیکەن ئێمە کێشەی کولتوری و فەرهەنگی کۆمەلگامان هەیە بەداخەوە ئەو ملەتە سەعاتی 34 جێگەی لەگەڵ خۆیان بردو لێفی لەگەڵ خۆیان بردو لە نەخەفێ چای بە کوشتنی مرۆڤێک کەفێ چای بە کوشتنی ئینسانێکەوێ ئەمە چی پێکەیت ئێمە مشکلمان زۆرە لێرە فقط جەماعەتێک ڕۆناکبیر هەیەن کە بەڕاستی وەکو شەم ئەسوزن نە لە بواری ئاستی بینالمللی جوابە دنەوە نەوە لە بواری کولتوری کۆمەلگامان جوابە دێتەوە خۆ چی بکەین بەڕاستی ئێمە وەکو شەم بسوزین ئەبێ بەڕاستی جامعەی جەهانی سازمانی ئافی بینالمللەوە سازمانی ملل حتمما سەبارەت بە مەسئلە لە بواری پراتیکە و کارێک کات مەسئلەی زۆر گرنگکەیە مەسئلەی کۆڵبەرانە کە بەڕاستی من گەرچە کاکە بێزاد عەزیز ئوستاد من تێت سەبارەت بە کاکەستێک خەبودبەند و مەسئلەی خۆبەشە قساکە بە دوعای شەڕم نەکات دەێنم بۆ ئەو ئەگەر چە ماشەڵا ئەو هەمیشە قسەی هەیە بۆ وتن بەڵام من فرەبازی ناکەم فقط شتێکی گرنگە لێرە پێتان بڵێم مەسئلەی کۆڵبەران بۆچە پێشتێت جمهوری ئیسلامی تێ هۆی بەستنی سنوورەوە بەخاتەوە سنوور ببەسێ بەخاترەوە لە وڵاتانی تر کەس نێتێرە دیوارێکێشە سیمخاردارێکێشێ کۆڵبەران ئەیا ئەو ئینسانگەلە مافی ژیانیان نییە حەقی ژیانیان نییە ئەیا پێیان خۆش نییە وەک ئاقازادەگەل وەک کوڕانی ڕەفسەنجانی هەموویان دانیشم پێخەنە ملپا هەموو شتێ بۆ زیندگی ئاساییان بێت مەگەرە کردی ئینسانێک واقعان بڕێ بارێک لە شانی خۆی بە 60-70 کیلو هەمویان تووشی نەخۆشین بووگن دیسکی کەمەر بووگن ناڕەحەتیگەر ئسترس بێ بڕۆ لێنە نیر و ئینتیزامی هەست ڕەنگە حتا ئەو کۆڵبەرە ئەو شتانەوە لە کۆڵ یەکەن تووشی خسارە بن پولی ئەوانە بدە ڕاستی چی جوابووی ئەمانەیە لە کام وڵاتی دنیا ئەم شتە هەیە پێم خۆشە دۆستان دوێ من ببینین لە وڵاتێکی لە دنیا ئەم شتە هەیە چی لێمان دفاعکات فقط ئێوە ڕۆناکبیران کاتێکەوە خەڵەمەلەگەن کێ هەیە سازمانگەل ئەفو بینم لە سازمانی خۆخە بەشە سازمانی ملل سەبارەت بەم شتە چی وتووە لە پراتیکە ئێمە چیمان بەدەساوردووە ئەم کۆڵبەرانە مافی ژیانیان نییە
بەحسێ مەسئلەی کۆڵبەران بەحسێکی سیاسی بەڕاستی لەواقع ئەتانم بیژم بەحسێ کۆڵبەران کە جمهوری ئیسلامی بەڕاستی بە شێوازێکی ناجوانمەردانە لەگەڵ یانە بەرخۆردەکە من ئەتانم بیژم کوشتارێکی سیستەماتیکە بەحسی کۆڵبەران مسئلەی اقتصادیە مسئلەی سیاسیە مسئلەی ئابووریە ئیشارەکەن کە تۆ بووە فقط من آخر باسمەوەسا لازم زانم کە لەسەر کاکەستێک کە بودوەندیش باسکەم کاکەستێک کە بودوەند یەک دوو جار هاتە ماڵ ئێمە کاکە بێزات خۆشحاڵیش تەشریفی بوو یەک دوو جاریش هاتە هەفتە نامەیە کە رەفتوو چونکە داێنم کاکە بێزات لەسەری قسەکە من فقط بەڕاستی ئەحساسی مەسئولیەتەکەم سەبارەت بۆ ئینسانە شەرافەتمەندە ئەمە بڵێم کاتێکی دیم ئەگە بڵێم باش ناسیم درۆک چون بەڕاستی ئینسان لە تەخێزانیشە ساڵها ژیانەکە و شناسەواگەریکە نایت بەڵام بەڕاستی زۆر ئینسانێکی متوازە دیم زۆر ئینسانێکی شەرافەتمەندیم ئینسانێکی باشەرەف کە تووە و ناڕەحەتی و ئاڵۆزی سەبارەت بە مەسەلەی حقوق بەشەر و مافی مرۆڤ لە کوردستانە بوو گەرەکی بوو فقط لە ڕاستای ماف و مرۆڤ و حقوق بەشەر حرەکەتکە بێ ئەمە ارتباطی بەلایەنی یا حزبێ باش بێت بە شەرافەتەوە ئینسانە هەر ئەمەیە کاتێکی لە سجن بوو بارها و بارها ئێمە وینین لەژێر ئەشکەنجە و گوشار و ئەزیەت و ئازار بۆیان فشاری هاوردی کە سازمانی حقوق بەشەر باتڵ کاتەوە بەڵام بەڕاستی کۆڵی نەدا ئەمە بە نەزەر من نقطەی ئەو جستێقی کە بودوەندا زۆر کەس هابوون کۆڵیاندا بەڵام ئەو کۆڵی نەدا فقط لە ئاخرۆ من ئەتانم ئەمە اینکەم سازمانی ئەفر بین الملل لە بواری کوشتنی ڕۆناک بیرانە و ئێرانی جز ئەوەڵین کیشۆرگەل معرفی کرد و بەڕاستی زۆر دڵتەزێنە ئەم خەوەرانێکی پێتان ئەڵێم لە ساڵ 2002 دشمنێ ئینتەرنێت معرفی کرا و لە ساڵی 2011ش بە عنوان کیشوەرێک تەنیا کیشوەرێک کە مرۆڤەکانی ژێر تەمەن 18 ساڵ ئەدامەکە ئەمە شانازیەکان جمهوری ئیسلامیە و متمێنن ئاخریە خۆی باشە زانێ ئەم هەموو گوشار و سەختی لەسەر ڕووناکبیرانی شەر بەخاتر ئەوەیە لە ئاخر قسەم ئەلبەتە قسەم زۆرە بەڕاستی جەمو ناکردێتەوە فقط ئاخرین قسەمەوەسە بە کاکەستێک کە بودوەند ئەڵین ئێمەش لەگەڵتین هەمومان کە بودوەندین بۆ لەگەڵتین ببورن کردوکۆڵ بوو کە دۆستە ئازیزیشمان هەردوو ئیشارەیە کرد و ئاماژەیە کرد بەرحاڵ داوای لێبوردنتان لێکەم ببورن وەزەگرین لە یادی هەموو زیندانیانی سیاسی بە تایبەت کارکردانی حەسەنپور کە چەند ساڵە لە کەش و ئەوەیەکی ڕۆحی خراپە لە زیندانی ناوەندی سنا بەسەر بادەست بەسەر کراوە و هیوادار هەرچی زووتر ئازاد کرێت و هەروها پیرۆزبایی لە کاک مختاری وشمەند دەکەین زیندانی سیاسی ترکە بە تازەیی دەرباز بۆ لە ئێران و خۆشحاڵیەوە وەکو بیستومان ئەڵەن لە شوێنێکی ئەم لە ئێستا ئەڵەن کە بیۆگرافی کاتمەسیقی کە بودوەند ئامادەیە بوو کەسانی کە لەوانەیە کەمتر بیناسن داواکەم لە کاتی ئیدریس یادی بێت و پێشکەشی هاوڕێیان بەخێر بن قەرارەوە بوو کە کاگیاسری گوڵی ژیاننامەی کاسی بخوێنێتەوە بەڵام بەداخەوە نەیتوانی بێت بەڵام ئەو شتێکی ئامادەی کردو گەشتەوە بەدەستی ئێمە من ئەوەرکە بەمێ سپراوە کە لە خزمەتان ئارز دەکەم محەممەد سدیقی کە بودوەند ڕۆژنامەوان و چالاکی مەدەنی کورد لە ساڵی 1963 لە دیواندەرەی ڕۆژهەڵاتی کوردستان هاتووەتە دنیاوە تا تەمەنی 20 ساڵی لە سنەژیاوە و دوای پێکهێنانی ژیانی هاوسەری ڕووی کردووەتە پایتەختی ئێران تاران سەرەتای چالاکیەکانی سدیقی کە بودوەند ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1990 کە لەگەڵ کۆمەڵێک چالاکی مەدەنی ئێرانی ڕێکخراوەی یەکێتی بۆ دیموکراسی لە ئێرانیان دامەزراند دوا بە دوای هەوڵە مەدەنیەکانی لە ساڵی 2003 توانی ڕۆژنامەیەکی سیاسی کۆمەڵایەتی و ئابووری بە ناوی پەیامی خەڵک پەیامە مەردم لە ڕۆژهەڵاتی کوردستان دەربکات ئەم ڕۆژنامەیە بە هەردوو زمانی فارسی و کوردی بڵاو دەبووە بەڵام بەهۆی ڕەخنە و بابەتە بێسانسۆرەکانی کەوتە بەر پەلاماری هێزانامنیەتەکانی کۆماری ئیسلامی و سەرنجام لە ساڵی 2004دا پەیامی خەڵک ڕاگیرا کە بودوەند وەکو سەرنووسەری ڕۆژنامەکە ڕاپێچی بەندیخانە کراو لە دادگا دۆسیەیەکیان بۆ کردەوە لەو دۆسیەدا ناوبراو بە تۆمەتی تەشیر و ڕوژاندنی ڕای خەڵک لە ڕێگای بڵاوکردنەوەی بابەت لە ڕۆژنامەی پەیامی خەڵک بە 6 مانگ زیندان و 5 ساڵ دوورخستنەوە لە
ڕۆژنامەوانی و داخرانی ڕۆژنامەکە حکم درا. سدیقی کەبودوان دوا بە دوای ئەوە لە بەندیخانە بە بارەمتە ئازاد کرا وەکو ڕۆژنامە نووسێک ئەم جارەیان لە ڕێگای ئینتەرنێتەوە چالاکیەکانی خۆی بە تایبەتی لە بواری مافی مرۆڤ بەردەوامی پێدا. لەو سەردەمەدا یەکێک لە بیرۆکە تایبەتیەکانی پەرەدان بەڕێکخراوە ناحوکمیەکان بوو. ئەوە بوو لەسەر ئەو ئەساسە لە ساڵی 2005 بە فەرمی دامەزرانی ڕێکخراوەی مافی مرۆڤی کوردستان لە تاران ڕاگەاند. ئەم ڕێکخراوەیە لە ماوەیەکی کووردا لەلایەن خەڵکەوە پێشوازیەکی زۆری لێکراو لە سەرانسەری ڕۆژهەڵاتی کوردستان چالاکیەکانی بەردەوام بوو. ڕێکخراوی بەرگری لە مافی مرۆڤی کوردستان لەسەر مژارەکانی دەست بەسەرکردنی چالاکانی مەدەنی، سیاسی و ڕۆژنامەوانان لە سێدارەدان تەقە لە خۆپیشاندەرانی ناڕازی، کوشتنی کۆڵبەران لە خاڵە سنووریەکان، کوژرانی خەڵک بە هۆی مین، توندوتیژی لەسەر ژنان و دەیان مژاری دیکەی مافی مرۆڤ کاری دەکرد. چاودێران و ڕێپۆرتارانی ئەم ڕێکخراوەیە ڕۆژانە راپۆرتیان لەسەر ئەم مژارانە ڕەوانەی میدیاکان دەکرد کە بودوان لە ماوەیەکی کورد دوای دامەزراندنی ڕێکخراوەی مافی مرۆڤی کوردستان دیسان لەلایەن هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامیەوە ڕاپێچی بەندیخانە و کراو دوای ماوەیەک بە تۆمەتی هەوڵدان دژی ئاسایشی نەتەوەیی لە ڕێگای دامەزراندن و بەڕێوەبەرایەتی ڕێکخراوەکە بە 10 ساڵ زیندان حکم درا و هەروها بە تۆمەتی پێڕاگەاندن دژی کۆماری ئیسلامی بە ساڵێک زیندان حکم درا. ئێستا نابراو ماوەی زیاتر لە 6 ساڵە لە زیندانی ئێوینی شاری تاران بند کراوە بێ ئەوەی مۆڵەتی هاتنە دەرەوەی کاتیشی پێ بدرێت. بەهۆی بارودۆخی خراپی لە زیندان و بەتایبەت مۆڵەت نەدانی کاربەدەستانی ئێرانی بۆ بینینی کوڕەکەی کە تووشی نەخۆشیەکی ناعیلاج بووە لە 25 مانگی گوڵانەوە مانگرتنی لە خواردن دەست پێ کردووە و تا ئیستاش بەردەوامە. لە دوایین کاردانەوە شاسێ دامەزراوەی نێو دەوڵەتی کە لە بواری مافی مرۆڤ فاخرێکی چالاکین داوای ئازادکردنی ئەم ڕۆژنامە نووسیان کردووە. ڕێکخراوەی نێونەتەوەی چاودێری مافی مرۆڤ لە ساڵی 2009 خەڵاتی هێلمەنهەمەتی کە بۆ نووسەرانەی دەدرێکە لە ژێر ئازار و ئەشکەنجەدان بەسریق کەبودوەند بەخشی. لە هەمان ساڵدا خەڵاتەکانی میدیای بریتانیا بە کەبودوەند بەخشرا و ئەم زیندانە سیاسیە وەکو ڕۆژنامەوانی نێودەوڵەتی ساڵ هەڵبژێترا. مامەسریق کەبودوان لە بواری نووسیندا 3 کتێبی هەیە بە ناوەکانی ئێمەی دیکە لە بواری مافی ژنان، بەرزەخی دیموکراسی و بزوتنەوەی کۆمەڵایەتی نووسیوە کە تاکو و ئیستا ئیزنی بڵاوبوونەوەیان لە ئێران وەرنەگرتووە. سەرچاوە هەواڵدێرەکان باس لە تێکچوونی باری تەندروستی کەبودوەند دوای نزیک بە 6 ڕۆژ مانگرتن دەکەن و تەنانەت هەندێک سەرچاوەش باس لەوە دەکەن کە کەبودوەند ئیستا توانای قسەکردنی نەماوە. زۆر ڕێز و حورمەتمێ لە خزمەتتانە بەنۆبەی خۆم پیرۆزبایی یەکەم ڕوتی دەستپێکردنی ئازادبوونی پارچەیەکی تر لە کوردستان و هیوادارم کە ئەو ڕوتە کە دەستی پێکردووە بە ڕزگاری باشووری بچووکی کوردستان بگێتە ئەنجام. ئەمن فرموتان لەسەر کاریگەرێتی ڕێکخراوەی حقوقی مافی مرۆڤی کوردستان سۆحبەت بکەم. اجازە بدەن بەهۆی کاتەکەی کەمە ئەمن مەطلبێکم نووسیت حدودی 400 کەلمەیە بە زمانی فارسی چۆن لەوانەیە ڕووی تەلەڤیزیۆنە کوردیەکانی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بێ ئەوەتان بۆ خوێنمەوە. لە ئەنجامی قسەکانیشمان دووسێ پیشنهاد دەکەم و ئەو دووسێ پیشنهادە هیوادارم بەرحاڵ بە هۆی وەزعیەتەکە و کارتێکردنی ئەو ماگرتنەی کاک حەمەستیقی کەبودوەند بەرحاڵ ببێتە دەواازەیەکی نوێ بۆ حرەکەتێکی نوێ و بۆ کارێکی نوێ بە تایبەت ئەوەی کە ئەبینن ناوچەکە قەیراناویەوە هەر ئان ئیمکانی ئەوەی هەیە کە ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەو ڕاپەڕینەی خۆی کە ساڵهای ساڵە وەکو ئەنەرژیەک لە خۆیان کۆی کردوێتەوە لەواقع کاخی کۆماری ئیسلامی ئێران بڕوخێنێ بە سەریدا و سەردەمی دیکتاتۆرەکانیش لە ئێرانە تەواو بێت. یقین دارم کەبودوان تەنها نەخواهد ماند. هر گونه تعلق خاطر نسبت به انسان متضمن تعلق خاطری نسبت به خود، جامعه و ملت نیز هست و هنگامی که این تعلق خاطر به صورت یک امر ارزشی و همچنین تکلیف نگر نهادینه شود
به وضعیتی متحول خواهد گشت که به آن به عنوان یک ملاحظه اخلاقی میتوان نگریست. به همین ترتیب است که این ملاحظه اخلاقی را میتوان با مصلحت سنجی شهروندان به یک تناسب قاعده‌مند فراتر برد تا آنجا که انسان‌ها می‌توانند در این فراگرد و به حرمت رویکرد اخلاقی مصلحت اندیش ناگزیر از جانفشانی شوند و این گونه است که ارزشگرایی برای یک جامعه ملی بر بنیادهای حقوق و آزادی‌خواهی به آفرینش مبتنی بر منش و کردار خواهد انجامید و وظیفه شناسی و مسئولیت را به معیاری برای ارزش‌گذاری مردمان فراتر خواهد برد. محمد صدیق کبودوند جان این کلام است که ارزشگرایی یک جامعه ملی را بر بنیادهای حقوق و آزادی‌خواهی به آفرینش منش بنیاد و کردار بنیاد آراست و مسئولیت و وظیفه شناسی را به معیاری برای ارزش‌گذاری فراتر برد. کبودوند چه آن هنگام که در جامعه روزنامه‌نگار از دردهای یک ملت نوشت و از واژگان اخلاق مبتنی بر فضیلت و جهتگیری غالب انسانی را قاعده کرد، چه آن سان که با ممنوعیت قلم فعالیت‌های ارزش‌گذار، ارزش‌اندیش، ارزش‌مدار و تکلیف محور خود را به سوی سازمان دفاع از حقوق بشر کردستان راهنمون شد تا ستم قضایی و قضاوت بیداد را به نام قانون به چالش بخواند، چه آن زمان که در پایبند اسارت و آزار و محکومیت جامعه دروغین عدالت نشان جمهوری اسلامی را با نشان دادن شمشیر مرصع عدالت کش و ترازوی پوسیده فرشته سیاه بی‌عدالتی اوریان به افشاگری برخاست و چه اکنون که با به اشتراک گذاشتن جان و گذشتن از خود تلاش می کند بنیانی بر اخلاق و عدالت بنیاد بگذارد، پهنای زندگی خود را به فضیلت، عدالت و حقخواهی آذین بسته است. کبودوند اکنون فراتر از قانون ناعادل باور، ناعادل کردار و ناعادل پرور خود سرور عدالت محوری، عدالت اندیشی و حقوق محوری است و در این روزهای سختی و رنج در تلاشی تمام و کمال برای پاسداشت حقوق بشر حتی جسم خود را نیز به عدالت هدیه می‌بخشد، بلکه منش فضیلتمندانه انسان را اطلاع بخشد و سرانجام عدم خشونت، راستی، دوری از خشم، وارستگی، آرامش در پناه قانون، خویشتن‌داری، فداکاری و سرانجام عدالت را برای قانون ستم و ستم قانون به ارمغان آورد. باید به یاری کبودوند شتافت. باید نشان داد که او تنها نیست و باید نشان کرد که در نبرد عدالت و قانون ستم و در کشاکش حقوق ستم قانون یک ملت در کنار کبودوند است. یقین دارم که او تنها نخواهد ماند. من بۆ تەسیرگوزاری لەوە کاریگەری ئەو کارێک کە کەبودوەند کردوویەتی دووسێشت لە خزمەتانە عەرز دەکەم. یەکەم ئەو شتەی مەیدانیە کە ئەبینین، ئەمن بە خۆشحاڵی و ئەبینم کە هاوڕێیان و لایەنگرانی زۆربەی حزبە کوردستانیەکان فەراتر لە ئیدئۆلۆژی و خواستی حزبی خۆیان، فەراتر لە ڕوانگەی حزبی خۆیان لێرە پێکەوە دانیشتوون لەسەر مەوزوعێک بە ناوی حقی یک دانه مرۆڤ، مافی یک دانه ئینسان بە ناوی محەممەد سیدیقی کەبودوەند لە دەوری یەک کۆبوونەتەوە. گرنگترین خەڵاتی ئەم شتە بۆ ئێمە ئەوەیە کە ئێمە لە وڵاتێکی بە بەشێکی تر لە وڵاتەکەمان کوردستان لە باشووری کوردستانە سەرەڕای هەموو ئەو اختلافانە کە بەیەک و هەمانە لە دەوری یەک مێز کۆبوونێتەوە، لە شوێنێکا کۆبوونێتەوە بە هەرحاڵ لەسەر حقوقێک باس دەکەین. یەکەم، دووهەم، ئەمە پێم وابێ ئەتوانێت هەر لە ئێستەوە بێتە هەوێنێک بۆ دروستکردنی خەتی تەماس لە ناو هەموو حزبەکانی کوردستانە. هەموو حزبەکانی کوردستان عەرزم کرد بە هەموو بیرروبۆچوونەکانیانەوە، بە هەموو خواستەکانیانەوە کە دیارە خواستی هەمویان حەقە و حدەئەقل لە حدەئەقل حاڵەتە بەشێکی خواست و بە هەرحاڵ حەقی سەرەکی خەڵکی کوردستانە حزبێکیان بۆ خۆیان دروست کردووە. بەڵام کاتێک باسێکی مشترک دێت، معزەڵێکی مشترک دێت و حەقێکی مشترک دێت کە نەقزی مافی ئینسانێکە هەموو حزبەکان کۆبنەوە، من ئەتوانم بڵێم کە ئەمە ئەتوانێت خەتێ تەماسێک بێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین حزبەکان دیسان لە دەوری یەک کۆبکەینەوە و ئەو حزبانە هەوێنی هاوپەیمانێکی کوردستانی و بەرێکی کوردستانی پێک بێن و بە هەرحاڵ بۆ دوا ڕۆژەکان کە ئەو دوا ڕۆژانە زۆر دوور نین، من دڵنیام زۆر نزیکن، بتوانین بە هەرحاڵ یەک دەنگی کوردستانی، یەک منشی کوردستانی و یەک کردەوەی کوردستانی بەدەست بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی و دروستکەین. سێهەم، من بە یەک قەناعەت گەیشتووم، ئێمە ئێستا کە وەزعەتەکە قەیراناوی ئەوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەت شەپۆلی دموکراسی خوازیش بەرەو ئێران ڕۆیشتووە، بەڵام تا نەهادینەبوون و تەسبیتبوونی بە هەرحاڵ زمانێک ئەوات ئێمە ئەبێ مەداری خواستەکانی خۆمانیا ئاستانەی خواستەکانی خۆمان بۆینە سەر.
ئیتر بەوە ڕەزا نەبین کە محەممەد سدیقی کە بوو دوێند احتسابەکەی خۆی بشکێنێ بەوە ڕزا نەبین کە حکومەکەی بشکێت ئەبێ یەک دەنگ و یەکڕێ داواکاری یەکڕات داواکاری ئازادی محەممەد سدیقی کە بوو دوێند و هەموو بەندیەکانی بەندیخانەکانی کۆماری ئیسلامی ئێران بین کاتێ باس لە محەممەد سدیقی کە بوو دوێند دەکەین عەدنانی حەسەنپوور و عەدنانەکانیشمان لەبیر نەچێتەوە ئەوانەی وا بە حرمەتی نەفرۆشتنی قەڵەم بە حرمەتی پاراستنی قەڵەم ئێستا لە زیندانن و خەریکن دەورانێکی سەختەیەکەن بەحسی بعدیم ئەوەیە کە پێم وابێ کاتی ئەوە هاتووە کە هێواش ڕوم لە کەمپینەکانە لە کەمپینەکانی مافی مرۆڤی کوردستانە و ئەو کەمپینانەی خەریکن تەلاشەکەن ئایا کاتی ئەوە نەگەیشتووە کە پرۆژەی قازیانی دژە ئازادی دەست پێ بکەین لە کوردستانە ئایا کاتی ئەوە نەگەیشتووە کە یەک بە یەک نێوی ئەو قازیانە بووین کە خەریکن بە ئەحکامی خۆیان و ڕۆڵەکانی نەتەوەمان ڕووناکبیرانمان نووسەرانمان و ئەو کەسانەی کە بەرحاڵ چالاکی بوارە جۆر بە جۆرەکانن بۆ مافی مرۆڤ و مافی ئینسان بە حکومەکانی خۆیان و لە ژێر سیستمی قەزای ئێرانە ئەوەنە ناو بەندیخانەکان و ئەیان وەنە پای سێدارە من پێم وابێ کاتی ئەوە هاتووە کە هەموو ئەو ڕێکخراوە مافە مرۆڤیەکان چ لە ناو حزبەکانە چ لە دەرەوەی حزبەکانە چ بە سوورەتی سربەخۆ بە هەرحاڵ ئەوانەی وا عەرزەکەم لە خزمەتانە لایەنگرانی مافی ڕەوای حزبەکانی خۆیان ئەبێ ئەو پرۆژەی قازیەکان کە دژ بە ئازادین دەست پێ بکەن و بە تۆمارکردنی ناوی ئەو قازیانەی کە حکومەکان سادر ئەکەن و بە بڵاوکردنەوە و ڕاگەیاندنی ئەو ناوانە ئەو ئەمنیەتەیان لێبسێنن ئەو بڵاواخە ئەو تاقە ئەمنیان لێبسێنن کە ئەوانە بەردەوام خەریکی کاری خۆیان دەکەن ئەبێ دنیا ئاگاداری ئەوە بێت کە ئەو زیندانیانەی وا لە تەجدید نەزەرە قازیەکان حکومەکانەکەن بە حکمی ئەعدام ئەبێ ئەوانە ئەو کاخە بڕوخێنی بەسەریانەوە ناوەکانی بەتەواوی دنیا ڕابگەنی و تۆماریکەی ئەبێ ئەو قازیەوە ئیجازە نا محەممەد سدیقی کە بوو دووەن لە سەرەتاییترین مافەکانی خۆی کە مافی مەرەخەسی وەرگردنە بۆ ملاقاتکردنی کوڕە نەخۆشەکەی ئەبێ ئەوانە حتمما ناوەکانیان تۆمار بکرێ و لە ڕاگەاندنا بە هەموو دنیا بوترێت ئەمە من پێم وابێت فرسەتێکی زۆر باشە بۆ ئەوەی کە عەرزم کرد لە خزمەتانە پرۆژەیەک بەکو پرۆژەی ناساندن و ئفشاگەری ناوی قازیانی دژە ئازادی تەرح بکرێت و بەم شێوە کارەکە بووێتە پێشێ و خواستی ئاخرم ئەوەیە کە من پێم وابێ هەموو حزبەکان هەموو ڕێکخراوە مافە مرۆڤیەکان هەموو ئەو کەمپینانەی وە زەحمەتیان کێشاوە لە ماوەیە کاریان کردووە ئیتر ئەشێ لەو حاڵەتە کولی گەراییە و نووسین بە شێوەی کولیەت گەرایانە بێنە دەرەوە ئەگەر ڕوو لە حزبەکانەکەن ناوی حزبەکان دانە بەدانە بوون بەندی یەکەم حزبی فلان بەندی دووەم حزبی فلان بەندی سێوەم حزبی فلان و دوای ماوەی لێپرسینەوەیان لێ بکەن کە حزبی فلان لایەنگرانی حزبی فلان ئەندامانی حزبی فلان ڕاهبەری حزبی فلان چیتان کرد بۆ مەسئلەی مافی مرۆڤ لە کوردستانە چیتان کرد بۆ مەسئلەی محەممەد سدیقی کە بوو دوێند لەگەڵ چینە جۆر بە جۆرەکانی کۆمەلگای خۆمانە قسە بکەن لەگەڵ لاوانە بەڕوبەڕوو بە ڕاستەوخۆ قسە بکەن لەگەڵ خوێندکارانە لەگەڵ ژنانە لەگەڵ ڕێکخراوەکەیانە ڕوبەڕوو ڕاستەوخۆ قسە بکەن داوایان لێ بکەن کە چ بکەن بۆ مەسئلەی مافی مرۆڤ لە کوردستانە بۆ مەسئلەی نەتەوەییمان بۆ مەسئلەی بە هەرحاڵ شەڕکردن دژ بە دیکتاتۆری و دوای لێپرسینەوەیان لێ بکەن کە چیتان کرد با خۆیان بەرپرسیار بزانن بە نسبەت شتەکەوە هەروەها داواکاریکی تریشم هەیە ڕەنگە زۆر شتەکە مەسەلەن بە مەزاقی بڕێ لە دۆستان خۆش نێت بەڵام یەکشت زۆر گرنگە لەبیرتان نەچێت کارتێکردنی مەسئلەی ئاین لە کوردستانە شتێکی حاشا هەڵنەگرە لە پیاوانی ئاینی و لە زانایانی ئاینیش ڕابخوازن ڕایان لێ بخوازیانی ڕایان لێ بخوازن ڕوبەڕووی مەسئولیەتیان کەنەوە ڕوبەڕووی بەرپرسایەتیان کەنەوە بە نسبەت بەندیەکانمانەوە بە نسبەت لە واقعە نەقزی حقوقی بەشەرۆ بە نسبەت ئەو کەسانەیە کە مەحکومەون بە ئیعدام و سێدارە ڕایان لێ پرسن ئەو کەسەی کە ساڵهای ساڵە بەناوی پیاوی ئاینی و زانای ئاینی و خەریکە کارەکات و ژیانەکات بۆ کۆمەلگا بۆ خۆی حرمەتێکی کۆکردێتەوە ئێستا کاتی ئەوە هاتووە کە بێت یا بە دەرکردنی فتوا یا بە هەرحاڵ بە ئیجماعی ئاینی یا بە هەر شتێکە خۆیان لە چوارچەی ئاینی خۆیانە ناوی ئەوەن ڕوبەڕووی ئەو دشکردەوانەی کۆماری ئیسلامی بنەوە بە نسبەت نەقزی حقوقی بەشەر و بە هەرحاڵ ژێرپێخستنی مافی مرۆڤ لە کوردستانە سپاستانەکەم هەر بژین هیوای کوردستانێکی ئازاد و ڕزگار لە داهاتوویەکی زۆر زۆر نزیکە سپاسان داواکەم لە کاکسانی ئەسەدی پارچە موزیکی ئامادە کردەوە پێشکەشی بکەم.
چشنی دریا چی خونی ماسیا خم بارکان تو وکو بارند شوری رومتی گشت نشتکان چشنی دریا چی خونی ماسیا خم بارکان بو اوی بند و قفص بمری بهاره دیتوا بو اوی بند و قفص بمری بهاره دیتوا فرمسکی چاوی کترکان اصلیتوا بو اوی بند و قفص بمری بهاره دیتوا فرمسکی چاوی کترکان اصلیتوا تو وکو بارند شوری رومتی گشت نشتکان چشنی دریا چی خونی ماسیا خم بارکان تو باگری جیگنم رنگینکی گشت نشتکان بو هجاری سفرکان من تو اخینی شینان تو باگری جیگنم رنگینکی گشت نشتکان بو هجاری سفرکان من تو اخینی شینان تو وکو بارند شوری رومتی گشت نشتکان چشنی دریا چی خونی ماسیا خم بارکان آلیردا چوار زندان لهر زندان چند ریزدالن آلیردا چوار زندان لهر زندان چند ریزدالن لهر دالان سیا چالن لهر چالک چندین بندی لزنجیردان لهر چالک چندین بندی لزنجیردان بقولي دوش مناني قضيشم بيت الراوستا لقيان دانا
دوژمنانیگا دڵیشم بێتە ڕاوەستان لە گیاندانا دەگۆڕێنە بژی هەر کورد و کوردستان دەزانن زامی دیلی چەند بە ئێش و چەند بازار ئەبێ ڕابین هەتا ئێمەش ئەگەینە ڕیزی سەرێ بەستان خەتای خۆمانە تا ئێستا کە هەرێوا کۆی لەودی ئەوانەی شاد و ئازادن کەمێ زووتر لە خەو هەستان لە مەیدانی شەڕان خێو خەباتی چەرخی بیستەمدا سرم سوڕماکە سپیشۆ ڕەسواری کوردی بۆ وەستا لە مەیدانی شەڕان خێو خەباتی چەرخی بیستەمدا سرم سوڕماکە سپیشۆ ڕەسواری کوردی بۆ وەستا وەڵامی دامەوە پیرێکی ئازادەی جەهان دیدا خەتای سواران نەبوو پێش سوارەکانمان قورسونا وەستا وەڵامی دامەوە پیرێکی ئازادەی جەهان دیدا خەتای سواران نەبوو پێش سوارەکانمان قورسونا وەستا هەتاو کەنگێسیا چاڵی بەساومی دوژمنی زاڵم پڕاو پڕ بێ لە ڕۆڵەی گەلجمەی بێوا لە دەست بەستان هەتاو کەی ئاشکی خوێنینی کچە کوردی برا کوژراو لە جێبادە و لە بەزمی دوژمنان بدرێتە دەست مەستان مەترێسن ڕۆڵەکانی قارەمانی گەل لە گیان بازی لە ڕێگەی ئەم خەباتە چاونە تاقەیە کەستان سەهۆڵ بەندانی بێدادی ئەگەرێکی توش و دوژوارە بەڵام ڕوونا وەکو ڕۆژە بەهار هەردێن لە دووی زستان بەهار هەردێن لە دووی زستان بەهار هەردێن لە دووی زستان هەستەی دوای سەرکەوتنی بۆ خوازین دوو پەیاممان بەدەست گەیشتووە پەیامێک لەلایەن ئەنجومەنی بەرگری لە زیندانیانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان کە پشتگیریان لەو ڕۆژە کردووە و لە چالاکیەکان و هەروەها پەیامی حزبی دموکراتی کوردستان بەبیری هێنمەوە ئەمڕۆ زیاتر لە دە وڵاتی ئوروپایی و ئەمریکایی و لە ئوسترالیاش چالاکی و ئاکسیۆن بە بۆنەی ڕێزگرتن لە خۆڕاگری بەڕێز سدیقی کەبودوان سەرۆکی بەندکراوی ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان لە زیندانی ئەڤینی تاران بەڕێوە ئەچێت لەم بەشەشە داواکەم لە کاک زاهدی کوردی وتەبێژی کەمپینی نێودەوڵەتی پشتگیری لە بەڕێز محەممەد سدیقی کەبودوان
پەیامی کەمپینەکان خوێنێتەوە. بەناوی کەمپینی پشتیوانی لە کەبودوەند سپاسی بەڕێوەبەران و بەشدارانی ئەم مەراسمە دەکەم. هەروەک ئاگادارن 57 ڕۆژ بەسەر مانگرتنەکەی جنابی کەبودوەندا تێدەپەڕێت و لە ماوەی ئەم 57 ڕۆژەدا بارودۆخی جەستەی جەنابیان بە تەواوی کەوتۆتە ژێر مەترسیەوە و لە دۆخێکی مەترسیدادا دەژین. سەرڕای ئەوە چەند ڕۆژ لەوە پێش وتەبێژی سازمانەکەی بەڕێزیان کە جەنابیان لەسەری بەند کراوە هەڕەشەری دەکرێت و لی دەدرێت جیا لەوە بنەماڵەکەشی لە هەر جۆرە تەماس و پەیوەندی گرتنێک بە دنیای دەرەوە و دانی راپۆرت بە دنیای دەرەوە بربەستیان بۆ دروست دەبێت و ئێستا ئیمکانی وەشیانە بەردەمدانیە. کەمپینی پشتیوانی لە کەبودوەن کە لە دووەم ڕۆژی مانگرتنی بەڕێزیانەوە هەوڵی داوە کە هەوڵی ڕووماڵکردنی خەبەرەکانی پەیوەندیدار بە مانگرتنەکەی جەنابیان و داواکانی لە ئەستۆیە لە چەندین بەیاننامەی جیاوازدا وەزعیەتی جەستەیی جەنابیانی بە بیرڕای گشتی ڕاگەیاندووە. جەنابی کاک محەممەد سەدیق کەبودوەند لەبەر هۆی ئەوەی کە ئیزنی دیداری لەگە کوڕە نەخۆشەکەی پێ نەدرا بوو کە بەهۆی نەخۆشیێکی کوشندەوە و نەناستا و کوشندەدا لە بیمارستان بەستەریە مای لە خواردن کرد. بەڵام دواتر بەهۆی جواب نەدانەوەی جمهوری ئیسلامی کۆماری ئیسلامی ئێران بە بەویستەکەی بەڕێز کەبودوەند جەنابیان مانگرتنەکەی درێژتر کردو. چەند ڕۆژێکیش مانگرتنێکی وشکی ڕاگەیاند و داخوازیەکەی لە بینینی کوڕەکەیەوە گۆڕی بۆ تاوەدی هاتنی مافەکانی زیندانیە سیاسیەکانی سەر بە نەتەوە سەر بە کەمایەتیە نەتەوەی و مەسەبیەکاندا ئەو درێژە بە مانگرتنەکەی دەدا. لە 50 ڕۆژی مانگرتنەکەیدا ئێمە ڕای دەگەین کە بارودۆخی جەنابیان بە تەواوی ڕوبەڕووی مەترسی بووەتەوە. چەند ڕۆژەوە پێش ئاگادار بووین کە توانایی قسەکردنی زۆر کەم بووەتەوە و بەکەمی توانای دەربڕینی هەتا وشەکانی خۆشی هەیە. جا لەوە گورچیلەکانی بە تەواوی تووشی کێشە هاتوون و ئەگەر بەم شێوەیە بەردەوام بن لە مانگرتندا ڕەنگە بەرەودۆخێکی زۆر تراژیکتر بڵێت. ئێمە وەک کەمپین لە ڕۆژی شەمبەدا کە بە ڕۆژی تەندروستی و ئازادی جەنابیان ناسراوە داوا ڕووبە کۆماری ئیسلامی ڕای دەگەینین کە بەرپرسایەتی یەکەمی ژیانی ئاغای کەبودوەند لە ئەستۆی بەرپرسان و بەڕێوەبەرانی جمهوری ئیسلامیدایە و لە ئەگەری هەر ڕووداوێکی نەخوازراودا بۆ سەرجانی بەڕێز کەبودوەند جمهوری ئیسلامی بە بەرپرسی یەکەم دەزانین. وهروەها داوا لە هەموو تێکۆشەران و لە هەموو مرۆڤەکان دەکەین لە هەموو ئینسانە بەرپرسیارەکان دەکەین کە لە ئاست دۆخی تراژیکی جیهانی ئاغای کەبودوەندا بێدەنگ نەبن و هەڵوێستیان بێت و لەم ڕۆدا کە ڕۆژی شەمبەیەوە بە ڕۆژێکی نێودەوڵەتیە بۆ ڕێزگرتن لە ئاغای کەبودوەن و پشتیوانیکردن لەوە لە زیاتر لە 11 شاری دنیا هەر لە سلێمانیەوە بگرە ئەتاک و شارەکانی ئوروپایی و ئامریکایی و ئوسترالیادا داوا دەکەین کە بەڕێز کەبودوەند واز لە مانگرتنەکەی بێنێت تەندروستی ئەو و هەروەها ئازادی جەنابیان بۆ ئێمە لە پلەی یەکەمدا. سپاس بۆ ئێوە و دەستان خۆش. سپاس بۆ زاهدی کوردی و تەبێژی کەمپینە و دەوڵەتی پشتگیری لە هەمەستێقی کەبودوەند. دوو پەیام بەدەست گەیشتووە لەلایەن کۆمەڵی خوێندەوارانی ڕۆژهەڵاتی کوردستان و کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران کە پشتگیری خۆیان بۆ ئەو کەمپینە و ئەو ڕێوڕسمە دەربڕیوە. لێرەشا بوارێکە بێتەوە بۆ سەرنج و تێبینیەکانی ئێوەکو بەشدار بووان بۆ قسانەی لەوانەیە قسەی نەکرا بێت. یەکەم کەس کاک نورەدین عوسمان چالاکی سیاسی ڕۆژاوای کوردستان ئەوێ تێبینیەک بدات و دوایویش هەر کەسێک پێی باش بوو ئەتوانێت کاتێک وەربگرێت و لێرە لە ماوەی دوودا 3 دقە سەرنجی خۆی باس بکات. ئەم کاتتان باش لە کوردستانی ڕۆژاوا و خەڵکی کوردستانی ڕۆژاوا سڵاو و ڕێز بۆ هەمووتان. پێش ماوەیەک کەبودوەندی عەزیز بانگەوازێک ئاراستەی کوردستانی سووریا کردبوو یان ڕۆژاوای کوردستان یان کوردستانی ڕۆژاوا و خەڵکەکەی وتبوو ئێوە بە زۆرینە بەشداری ئەو شۆڕەشە بکەن با مافی فدرالیتان بچەسپێنن هەڵ بدەن ئێوە زیاتر بەدەست ماف و دەستکەوتەکانیان بەدەست بینن. ئەمڕۆ ئەنجە ئێمن وەکو نونەری دوو هەماهەنگی لە دوو شاری کوردی هەماهەنگی یەکیتیا خۆرتێن جوانین کورد لە ئامودێ ئازادیانین شاری تربێسی ئێمە ئەم نامەیە ئاراستەی
کەبودوەندی عزیز ئەکەن ئەڵێن ئەوە خەریکە ببە دوسێ ڕۆژ ئێمە 5 شاری کوردی نەک 2 شاری کوردی ڕزگارمان کرا لە خۆرئەوە بۆ لە خۆرهێلات بۆ خۆرئەوە یەکەم شاری عامودە کە دوێنێ لە ئێوارەی عامودێ بە شێوەیەکی سڤیل ئەو شارە ڕزگار کرا بە دانوستاندن لە نێوان حکوومەتی باس و لە ناو خەڵکی سڤیلی ئەو شارە کچ و کوڕی ئەو شارانە کە ئەمە ساڵونی وەک زیاتر لەسەر قادن لەسەر جادەن خۆپێشاندان ئەکەن بەبێ تەخینیە گولە لە شاری عامودە دەرکرا ئەو هێزی حکومی دووەم شاری کۆبانی بوو طبعا بە تەرتیب ناڵێن بە وتم بە لە خۆرهێڵات بۆ خۆرەوە شاری کۆبانی بوو سێم شاری جندرێس بوو شارێکی تریش ناحیە بوو ناوەکەی بە دەقیقی نازانم و پێنجەم شاری ئەفرینە با بە جەنابتان ڕاگەێنم ئەم ڕۆژ زۆر چالاکی دەبن بۆ ڕزگارکردنی شاری دێریک کە بە پایتەختی پەترۆلی کوردستانی سووریا ئایناسێ و چالاکیش دەبن بۆ ڕزگارکردنی شاری دربێسی ینی شەشەم و حوتەم شاری لە کوردستانی سووریا ئینشاءالله و هەندێک شارانی تر شانی باسیشە کە هەندێک هەماهەنگەکانی کورد لەسەر ئاستی شارانی تر لە کوردستان یەک بە نامە ناردوون بۆ حکوومەتی باس لە سووریا وتی ئەو شارانەی کە ئێوە لێن هێز و دەستگای ئەمنی ئێوە لێن 24 ساعت ماوەی بە ئەوە هەین بۆ چۆڵکن ئەو شارانە ئەگەر وانەکەن ئێمە ئەنجا هەڵسوکەوتێکی تر لەگەڵ ئێوە ئەکەن و وەکو شەبیحە ئێوە ئەیناسن و لەوانێ خۆپێشاندانێکی گەورەتر بۆ دژی ئەوانە دروست ببێت سەبارەت بە شاری قامشلۆ کە بە پایتەختی کوردستانی سووریا ئایناسێ تۆزێکی وەزعی ئالۆزە چونکە پێکهاتەی زۆرە کوردن هەندێک مەسیحین ئەشووری ئەرمەنی ئەوانی تریش لێن ئێمە ئەڵێن کە دەوری بەری ئازادکن شاری قامشلە زۆر ئاسانە کە ئەوش ئازادکن چونکە زۆر ئێمە حەز ناکەن ئەو پێکهاتەی جوان تێک بدەن چونکە ئەوانەیە ئێمە کار ڕزگار بکەن هەندێک خەڵکی مەسیحی بڵێن ئێمە بەشدار نەبوون لەو پرۆسەیە حەز دەکەن ئەوش بەشدار بن چونکە هێستا تۆ ئەوانە یەکلا نەکردوونە بریاری خۆ ئەنجا ئێمە ئەو ئەنامەیە بە کاک محەممەد سەدیق کەبودوەند ئەینێرن ئەڵێن با دلت خۆش بە ئەمڕۆ وردە نێزیکی سربەخۆبوونی یان دەروستکردنی هەرێمێکی فدرالی و ئینشاءالله لەم نێزیکانە کوردستانی ڕۆژ هەڵاتیش ئێمە ئەبینن و هەلپەرکێ لە قادی سنە و لە مەهاباد و ئەو شارانی تریشتە ئەکەن و ئینشاءالله هەموو کەسی ئێرەش داوا دەکەن بۆ کوردستانی سووریا لە یەکەم ڕۆژی ئامەزراندنی هەرێمی فدرالی و زۆر سپاستان دەکەن هەر بژین بۆ خەبات و بۆ ئازادی دەستان خۆش سپاس بۆ کاک نورەدین عوسمان دوو پەیامان بەدەست گەیشتووە لەلایەن ستافی ماڵپەڕی خۆر نیوزەوە پشتگیری خۆیان بۆ کەمپینە و چالەکیەکانی کەمپین و لقەکانی تر لە هەموو دنیا دەربڕیوە و هەروەها کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵاتیش پشتگیریان لە چالەکیەکان کردووە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان مانوونە بن بە هیوای ئازادی و تەندروستی بەڕێز کەبودوەند کاوی کەلمی جناب نەوەکو یەکێک لە بەڕێوەبەرانی ئەم مەراسمە هەدەف لە مەراسمە چی بوو وەکو ئەگادار 957مین ڕۆژی مانگرتنی بەڕێز محەممەد سدیقی کەبودوەندە کەمپینی نەودەوڵەتی پشتگیری لە محەممەد سدیقی کەبودوەند لە ئەوروپا ڕۆژی شەمە ئەمڕۆیان وەکو ڕۆژی پشتگیری نێودەوڵەتی بۆ بەڕێزیان ڕاگەیان بەنسبەت ئێمە لە هەرێمی کوردستان ئیمکاناتمان لەسا ئەوروپا بەڕاستی کەمترەوە بەو شێوەیە لە مقیاسی ئەوانە لەوانەیە نەمانتوانی بێت ئاکسیۆن و خۆپشاندانی گەورە ڕێبخین بەڵام لێرە لە قاوەخانەی کولتوری لە سلێمانی لانی کەم کارێک ئەمانتوانی بکەینەوە بکە ڕێز لە خۆراگری جەنابیان بکەین و لێرەوە پەیامی کەمپینیش بە خۆیان و خانەوادی بەڕێزیان بگەین کە بەپێی دوای زانیاریەکان پەیوەندیان بە دنیای دەرەوە وەکو تەلەفۆن و ئینتەرنێت ڕاگیراوە بەڵام بە هەر جۆرێک پەیامەکان لە درێژەی ڕەوڕسمەکەشا گەێنرا داوای ئازادی و تەندروستیان بۆ کراوە هەروەها کەمانەکەیان بشکێنن چونکی ئەچێتە ناو دوو مانگۆ تەندروستیان بە جددی ڕوبەڕ مەترسیەکاتەوە سپاس بۆ جنابتمان سپاس بۆ ئێوەشمان بەڕێزم جنابەت وەکو یەکێک لە ئامادەکارانی بە ئەم کەمپینە هەدەفتان لەم کەمپینە چی بوو هەدەفی ئەمە پشتگیری لە بەڕێز کەبودوەند بوو پێمان وایە دۆزی بەڕێز کەبودوەند دۆزی هەر تاکێکی کووردە لە هەموو بەشەکانی کوردستان و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاغای کەبودوەند بە گفتمانی ڕۆژۆ دەستی کردووە بە مبارزە لە ئێرانێکی داخراوە لە سیستمێکدا کە هەر جۆرە چالاکی مەدەنیەک بە تاوانی بەدژی ئاسایشی نەتەوەی بە ئەژماردە دەکرێت بەڵام بەڕێزیان لە زیندانیشدا درێژەی بە بەرخۆدان و چالاکی خۆی داوە
و وەکو کەمپینیش پێمان وایە داواکاریەکانی ئاغای کەبودوەند و مانگرتنەکەشی بەشێکی دانەبڕاوە لە خەباتی ئەم ساڵانی دوایی هەر بۆیە بە پێویستمان زانی کە هەموو لایەنێک پشتگیری بکەن. سپاس بۆ جناب. سپاس بێوەش. بەڕێزم هەدەفی جنابتان لە بەشداریکردن لەم کەمپیناوە لەم ڕێوڕسمە چی بوو؟ هەدەف لە بەشداریکردن لەم ڕێوڕسمە لە ڕاستیە پشتیوانیکردن لە بەڕێز کەبودوەند و هەروەها پشتیوانیکردن لە داوا ڕەواکانی جەنابیان و هەروەها ئەوەی کە ئێمە ڕایبگەیانین بەڕێز کەبودوەند تەنها نییە و ئێمە هەمومان لەگەڵ کەبودوەندای. سپاس بۆ جناب. بەڕێز جناب دەمەکو وتەبێژی کەمپینی بەرگری لە بەڕێز سلێخی کەبودوەند ئاخرین بارودۆخی سلێخی کەبودوەند چۆنە بین و وەزعیەتی لە چی هەست؟ بەداخەوە لە 57 ڕۆژی مانگرتنیدایە و لە بارودۆخێکی زۆر خراپی جەستەییدایە ئەوەندە ئێمە ئاگادارین دیارە چەند ڕۆژ لەمەوە پێش پەیوەندیەکان ببنە ماڵی بەڕێز کەبودوەند لەلایەن کۆماری ئیسلامی و زەبت کراوە و توانایی پەیوەندیکردنەکە بڕەکەمتر بووەتەوە ئاگاداری ئێمە لە بارودۆخەکەیدا بەڵام ئەوە ناکاتە ئەوەی کە ئێمە پشتیوانی نەبین ناکاتەوەی کە شەپۆلەکانی پشتیوانی لە بەڕێزیان بەردەوام نەبێت بەڵام ئەوەندەی کە تا ئێستا ئێمە ئاگامان لێبێت بارودۆخی جەستەی جەنابیان زۆر لە خراپیدا. زۆر سپاس بۆ جناب. خواش دەکەم.